بێگومان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە لە زۆرێک لە وڵاتانە نمایش و چالاکیەکان بۆ چەندین جار دواخراون. بێگومان لە هەرێمی کوردستانیش بڕیار بۆ لە 27 لە هۆڵی گەورەی سیتی سینەما یەکێک لە فیلمان نوێیە سینەماییەکان نمایش بکرێت کە ناوی فیلمی بێنیشتیمان بوو کە ئەمەش هەوڵ و ماندووبوونێکی زۆری سینەماکارانی کوردە کە لە نووسینی یاخود لا دەرهێنانی تورج ئەسڵانێ. بێگومان ئەم فیلمە بڕیار بوو لە ڕۆژانی جێژندا لە شاری سلێمانی نمایش بکرێت و دواتر بچێتە شارەکانی تر و لەوێش نمایش بکرێت، بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و دواتر لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ ئەو پەخشی یاخود نمایشی ئەو فیلمە ڕاگیرە. بڕیار بۆ ڕۆژی 27 لە هۆڵی گەورەی سیتی سینەما ڕێوەڕەسمی فەرشی سووری یەکەمین نمایشی تایبەتی بێنیشتیمان لە نووسینی تورج ئەسڵانی نمایش بکرێت و دواتر لە ڕۆژانی جژن و ڕۆژانی دواتر لە شارەکانی هەولێر و سلێمانی و کەرکووک و دهۆک لەسەر شاشەی سینەماکانی ئەو شارانە نمایش بکرێت، بەڵام دواتر لەسەر ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ پەخشی فیلمی بێنیشتیمان بۆ کاتێکی نادیار دواخرا. Numarasını gönder bana, numarasını. Şansına yani vakit önemli kalmış. Seferi tez varaqı var dökürüm. Jön, mandal, piyav hiç farkı niye? Gideceğimiz yol DAEŞ'in